ئێستا باڵەکایەتی زۆرترین ڕێژەی لوغمی لە چ جۆرەچە؟ بەخوا بە زۆری VS50 و TS50 زۆرە. ئێمە زوومی بەهۆی وەزعی دارایی و وەزعی کۆڕۆنا و ئەو داڕوخانە ئابووریە جیهانەی کە ئێمەش هەرێمی کوردستانیش بەشێکین لەو کۆمەلگای نێودەوڵەتی بە تاکید ڕنگدانەوەی لەسەر ئێمە و سستبوونی کار و چالاکیەکانی ئێمە هەبوو، بەڵام ئێمە چونکە دەزانین وەک کارێکی ئینسانی کە ئینسانی کورد ئینسان لە هەرێمی کوردستان بەو مەرگە شاراوانەی کە داگیرکەرانی کوردستان بۆیان چاندوین لە خەتەردایە لە مەترسیدایە بەوەی گیانیان بپارێزین هەر چۆنێک بێ بە کەم ئیمکانیاتێکی مەحدود دەتواندرێ ئیشەکان برەو پێ بدرێ ڕانەوەستێنرێ چکە ئەوە ناتواندرێت تەعجیل بکرێ ناتواندرێت تاخیر بکرێ ئەو جۆرە مەترسیانە دەبێت بە زووترین کات لە هاوڵاتیان و خەڵکی خۆمان و خەڵکی هەرێمی کوردستان دوور بخێنەوە. سعدین ژمارە دوو بنێرە کاکە باش فەرموو. کاک سعد ناو جەماعەتە ئەو برادرانی لە جەماعەتی ڕاگەیاندنەرێن چەندمە تەقینەوە کە دەست پێ بکرێت؟ زۆر نەمای ئاگدار چەند دەکەینەوە کاکە باش. ئەگەر تێبەردەدەین ئاگداریشتان دەکەینەوە باشە؟ ئەمڕۆ تیمی لە ناوبردنی تەقەمەنی نەتەقاوە سەر بە بەڕێوەبەرایەتی چالاکیەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەولێر هەڵدەستی بە لە ناوبردنی 594 پارچەی مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی کە پێشتر لەلایەن هاوڵاتیانەوە پەیوەندیمان پێوە کرابوو کە مەترسیان لەسەر هاوڵاتی دروست کردبوو تیمەکە دەست بە جێگەیشتە شوێنەکەی هەمویانی کۆکردبوونەوە گوازبیە کۆگا و ئەمڕۆ بە شێوەی کۆمەڵ لە ناو دەبرێن هەندێکیان نەتوانرا بگوازرێنەوە هە لە شوێنی خۆیان لە ناو بردرا کۆی گشتی ئەم ساڵ ئەوانەی ئێستا و پێشتریش کە ئەم ساڵ لە ناو بدرانێت دەکاتە 1236 مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی کە لەلایەن ئەو تیمە ئەم ساڵ لە ناو بدراینە. ئەم ساڵ 6 کەس بەرمین کەوتون بەداخەوە 3 کەس گیان لەدەستدا و ئەوانیت کەش کەم ئەندام و بریندار بووینە بە بەراورد لەگەڵ ساڵی پار ئەم ساڵ کەمتر بوو.